لە یادی 46 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لە ئەندام و لایەنگرانی یەکێتی لە قەزای بەردەڕەژ یادی 46 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرۆک مامجەلال هاوسەرۆکانی یەکێتی و لە تەواوی ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆز دەکەن. بە بۆلێ یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستان دەکەم، پیرۆزبایی لە هاوسەرۆکان دەکەم، پیرۆزبایی لە سەرۆک مامجەلال دەکەم، پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستان دەکەم. یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک دامەزرا کە هیچ کەسێک دڵنیان نەبوو لەوەی کە کورد دووبارە دەژێتەوە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەستا سەرپێ حیزبێکی دروست کرد و کوردستان دووبارە ڕووی لە گەشە کرد. بە بۆنەی یادی 46 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای بەردەڕەژ بەڵێنی خۆیان دووپات دەکەنەوە کە ئەوان بەردەوام دەبن لەسەر ڕێبازە پیرۆزەکەی سەرۆک مامجەلال. یادی 1/6 گەرمترین پیرۆزبایی ئاراستەی خانەوادەی سەربەزی شەهیدان و هەڤاڵانی یەکێتی و هەموو کوردێک دەکەم. لە 1/6/1975 دیارە شۆڕشی نوێ دەستی پێکردەوە لەسەر دەستی هەڤاڵی تێکۆشەر مامجەلال، وەکو دیارە کە دەیبینی ئێستا ئەو دەستکەوتانە بۆ گەلی کورد بە دیهاتیەوە بەڵێنی ئەوە دووپاتێن کە لەسەر ڕێبازی هەڤاڵ مامجەلالدا بەردەوام دەبین تا ئەو کاتەی هەموو هیواکان و هیوا و ئاواتەکانی گەلی کورد بەدەست دێنی. سالمین دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان گەرمترین پیرۆزبایی خۆم ئاراستەی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەمەوە بەڵێن مامجەلال دێن کە لەسەر ڕێبازەکەی ئەو بەردەوام بین. لە 1 حوزەیرانی ساڵی 1975 یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرێنرا لەسەر دەستی مامجەلال، نەوشێران مستەفا و عومەری شێخ مووس و فواد معسووم و کەمال فواد و عادل موڕاد و عەبدوڕەزاق فەیلی. یەکێتی نیشتیمانی کوردستان بانگەشەی وایە کە کار بۆ مافی چارەی خۆنووسین و مافی مرۆڤ و دیموکراسی دەکات، سەرەڕای ئاشتی و ئارامی بۆ کوردەکانی هەرێمی کوردستان و عێراق. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەژ.